سەرەتای هەنگاوەکانی دادگای سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئەنجومەنی نوێنەرانەوە دەستی پێکرد. دیار نییە لەوانەیە ئەو ڕۆژە نزیک بوو بێتەوە کە ژمارەیەک لە چاودێرانی سیاسی هەر لە سەرەتای هەڵبژاردنیەوە بۆ لە سەرکارلادانی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا پێشبینیان دەکرد. لیژنەی دادوەری ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەنگی لەسەر دەستپێکردنی دانیشتنەکانی گوێگرتن بۆ لە کارلادانی دۆناڵد ترەمپی سەرۆکی وڵات پەسەند کرد. سەرەڕای ناڕەزایی و دەنگپێنەدانی کۆماریەکان، لیژنەی دادوەری نوێنەران بە دەنگی 24 ئەندام بەرامبەر بە 17 ناڕازی چەند ڕێوشوێنێکی نوێی پەسەند کرد کە ڕێگە بە لێکۆڵینەوە و ئامادەکاری بۆ دادگایی دۆناڵد ترەمپ دەدات. بەپێی ئەو هەنگاوە نوێی ژووری دووەمی کۆنگرێسی ئەمریکا کە دیموکراتەکان تێیدا زۆرینەن، داوای بەڵگەنامە و شایەتیدان لە کۆشکی سپی دەکرێت. لێکۆڵینەوەکان لە ترەمپ خۆی لە پرسی دەسوەردانی رووسیا لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ڕابردوو پێدانی بەرتیل بە ژمارەیەک ئافرەت لە بەرامبەر بێدەنگکردنیان بەکارهێنانی دەسەڵات بۆ زیادکردنی سامانەکەی و هەروەها بەخشینی ژمارەیەک لە فەرمانبەرانی حکوومەت و هەڵمەتی هەڵبژاردنەکەی بۆ پاراستنی خۆی دادەبینێتەوە. ڕێوشوێنەکان وا پێویست دەکەن ئەگەر لیژنەی دادوەری دۆسیەی لێکۆڵینەوەی لەسەر کارلادانی ترەمپی ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەران کرد، دەبێت لەوێش زۆرینەی دەنگ بەدەست بهێنێت بۆ ئەوەی ڕەوانەی ئەنجومەنی پیران بکرێت تا پرۆسەی دادگایی سەرۆک دەست پێ بکات. ئامارەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن لە سەدا 59 ئەمریکیەکان خواستیان بۆ لەسەر کارلادانی دۆناڵد ترەمپ نییە، بەهۆی ئەوەی شەوە کە زۆرینە لە ئەنجومەنی پیران کۆمارین، وا دەردەکەوێت هەموو هەوڵەکان بە ئاڕاستەی دادگایی ترەمپ سەری لە شکستەوە دەربچێت. لای خۆشیەوە دۆناڵد ترەمپ ڕایگەیاند هەوڵی لە کارلادانی لەلایەن دیموکراتەکانەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەوان دەزانن چانسی سەرکەوتنیان لە هەڵبژاردننی داهاتوودا لاوازە، بۆیە هەوڵی لە کارلادانی دەدەن. لە تویتێکدا ترەمپ نووسیوێتی ناتوانین بیبەزێنین، کەواتە لە کار لایدەن. ڕێوشوێنەکانی لەسەر کارلادانی سەرۆک لە ئەمریکا هەر ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران بۆی هەیە پرۆژەیەک بۆ دادگایی سەرۆک پێشکەش بکات ئەگەر گومانی هەبوو لەوەی خیانەتی کردووە یان بەرتیلی وەرگرتووە. ئەنجومەنی نوێنەران لە تۆمەتەکە دەکۆڵێتەوە و دەنگ لەسەر پرۆژەکە دەدات، ئەگەر زۆرینەی بەدەستێنا دەچێتە قۆناغی دادگاییەوە. ئەنجومەنی پیران بە سەرۆکایەتی سەرۆکی دادگای باڵا دەست بە لێکۆڵینەوە لە سەرۆک دەکات. ئەندامانی ئەنجومەنی پیران دەبنە دەستەی داواکاری گشتی. ئەندامانی ئەنجومەنی پیران دەبنە دەستەی سوێند خواردن. سەرۆک دەتوانێت پارێزەری یاسایی بۆ خۆی بگرێت. لە کۆتایی دادگاییەکەدا ئەندامانی ئەنجومەنی پیران دەنگ لەسەر ئەنجامی دادگاییەکە دەدەن. ئەگەر دوو لە سەرسی ئەنجومەنی پیران واتە لە سەدا 67 لە سەر ئیدانەکردنی هاودەنگ بوون، ئەوە سەرۆک لە پۆستەکەی لا دەبرێت و تا هەڵبژاردننی خولی داهاتوو جێگرەکەی جێگەی دەگرێتەوە. لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو کۆنگرێسی ئەمریکا بیل کلینتۆنی سەرۆکی ئەو کاتی دادگایی کرد، بەڵام بە تەنها یەک دەنگی ئەنجومەنی پیران لە ئیدانەکردن و لە سەرکار لابردن ڕزگاری بوو. لە ساڵی 1986 کۆنگرێس ڕێوشوێنەکانی لەسەر کارلادانی ئەندرۆ جۆنسنی سەرۆکی ئەو کاتی ئەمریکایی دەست پێ کرد، بەڵام لە دوادەنگداندا ئەنجومەنی پیران لەسەر کارلادانی سەرۆکی ڕەت کردەوە.